سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام وەکو لە دیمەنەکانە دەبینن لە ئێستادا لە سەر دەریاچەی زرێبارم کە ژمارەیەکی زۆر لە گەشتیارانی ناوخۆی ئێران و لە هەمان کاتە ڕۆژهەڵاتی کوردستان و تەنانەت باشووریش سەردانی ناوچەکەیان کردووە. زرێبار بەهۆی تایبەتمەندی و لە هەمان کاتا بەهۆی ماسیەکەیەوە تایبەتمەندیەکی خۆی هەیە لای تەنانەت دانیشتوانی هەرێمی کوردستان و لە هەمان کاتە ڕۆژهەڵاتی کوردستان و لە هەمان کاتە فارسیەکان و لە ئێستاشدا تایبەتمەندی زرێبار کە دەتوانی باسی بکەین ئەوەیە کە هیچ ئاوێک ناڕژێتە ئەم دەریاچەیەوە بەڵکو سەرجەم ئەو ڕووبارەی کە لە ئێستادا دەبینرێت سەرچاوەکانی کانین و لەژێر دەریاچەکەدا هەن. من بۆ زانیاری زیاتر یەکێک لە سەرپەرشتیارانی زرێبارم لەگەڵدایە ناوچەی دەریاچەی زرێبار و لە هەمان کاتدا شاری مەریوان. سڵاوتان لەبێت، سوپاس بۆم دەرفەتە بە شێوەیەکی گشتی باسێک لە گەشتیاران و تایبەتمەندی زرێبار بکەن وەکو شارەزایەکی ناوچەکە. زۆر بەخێر من بەخێراتتانەکەین. زرێبار زیاتر لە 3292 هەکتار هەر هەکتار بێ بە 4 دوونمیتر خۆت حسێبی بزان چۆنی دەکا 3292 هەکتارە زرێبارە عەرسەی ئاویەکەی 970 هەکتار ئەمەی کابین ئاوە لەسەری هێنەکردوە هەروەها بەزەل و بە پاکا و لە چەند سانتیمتر ئاوێکە کە تا دێت بۆ قوڵترین شوێنی ئەبێ بە 3292 هەکتار. پێشتر زرێبار بە سەدان کانی تیا بوو کە سەرچاوەی زرێبار بوو. ئام پیادەڕۆکە ئێوە ئەیبینن زووتر ئام پیادەڕۆ من هەر ڕسمی شمەیە حەزەکە دوایە ڕسمەکانی شەر پەیوەستیکەن. ئام پیادەڕەوە کە ئێمە لەسەری وەساوین ئاو بووە، ئێمە ئالێرە بەلەممان بوو، ئالێرە ئالم پیادەڕەوە لێرە ئێمە بەلەممان بووە. ساڵانە لە هەموو شوێنێ ئێران و لە دوورترین شار ئێران و کە سیستان و بەلوچستان و مەشهەد و بەولاترۆ حتا لە شمالش و لە جنوب و لە ڕۆژهەڵات و لە هەموو شوێنێکیۆ سەردان زرێبار ئەکرێت. زۆربەی گەشتیارەکانمان ئێمە گەشتیارهایەکی بیانی وەکو لە نەروێژ و هەمانە لە ئەڵمانیا بوومانە لە فەرانسا بوومانە لە ژاپۆنە بوومانە زۆربەی چینیە و هەروەها کوردستانی باشووری خۆشمان کەیترەوە بە تایبەتەوەی تر ماڵی خۆیان و کوردستانی باشوور و ماڵ خۆیانێداوە ڕێگەیەکی وانە وەکو ئێمە بچین تاسنەوە بینەوە لە سلێمانی هەرەونەی پێشە تا مەریوان بێت و بگەڕێتەوە. زۆربەی خۆشەویستانیان سەردانەکەن ئێمەش لێرەوە بە دڵنیاییەوە لە خزمەتیان نابین بۆ باشترین خزمەت گوزاری پێیان هەم لە لایەن شارداری مەریوانەوە هەم لە لایەن ئیدارەی حفاظەت محیزی شارستان مەریوانەوە هەروەها خۆشمان کە لێرە فعالین بە دوکانی ماسی برژاوەکان و بە بەلەمەکان و بە هەموو شتێک ئێمە لە خزمەتە مسافرانە بین و لە خزمەتیان بووین و بە باشترین شێوەش خزمەت گوزاریان نەبین. تایبەتمەندی خۆی هەیە باسێکی ماسیەکەی زرێبارمانەکە بۆ تایبەتی لای خەڵکی باشوور. ماسی زرێبار ئەوە نیە کە هەر ماسی زرێبار بێت و لێبی باوەڕ کە هەر ماسی ببێت لەوێ بی برژێنی جیاواز لە هەموو ماسیەکە لە هەموو شوێنەکە برژاوە وەساکانی باشن دوایەوە تام و چێژێکی جوانی پێدەن بەو ماسیەکە خۆشی بەتامە. ئەمە یەکەیتر جیاوازێکی ئەو توێ هەیە. کۆتا پرسیارم ئەو گەشتیارانەی کەیان باستن کە لە سەرجەم ناوچەکانەوەیان زیاتر ئەو ماسیەکە ڕغبەتی هەیە یان یاریەکان یان بەحرەکە زیاتر ئەوەی چییە کە زیاتر گەشتیاران داوایەکەن لە ئێوە کە سەپەرشتیاری ناوچەکەکەن؟ وەڵا ئەوەی کە بێتە مەریوانەوە حتمما سەردان زرێبارەکە ئەوەیش کە سەردان زرێبارەکە شادی سەکابرا دەسەڵاتی ئەوەی نەبێ ماسیە بکڕێت. ئەتوانێ مریش کێشتێ بخوا بۆ خۆی دانیشتەوە لە بەدڵنیاوە بێت سوار بەلەم بێت ئەوان ناکرێت بۆی نییە. زۆر سوپاس بۆ زانیاریەکانتان. ئەمەی کە باسمان کرد باسکردن بوو لە دەریاچەی زرێبار کە وەکو ئاماژەمان پێکرد لە هەواڵەکەشەوە لە میوانەکەشم ئاماژەی پێکرد کە ژمارەیەکی زۆر گەشتیار هاتوونەتە سەر دەریاچەی زرێبار و لە هەمان کاتیشدا وەک دەبینی ژمارەیەکی زۆر لەو گەشتیارانە بەلەم بەکاردێنن بۆ ئەوەی کە چێژ و سوود لە کاتەکەیان ببینن لە سەر دەریاچەی زرێبار.